نكتوبي أم رواية بيني ومجاملة كردني علمانية كان وديمقراسية كان ومشركين بلي قوليان روت كردوا حربون الصا بهتان بكي ودايكاني مانداران خێزاکانەکانی رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ کابرایەکی علمانیە بڵێ قۆڵیان ڕوت کرد. طبعا ومسلمة خوي چووە بۆ جیهاد لەگەڵ رسول الله صلى الله عليه وسلم وعائشة خاتونیش بۆ خۆیان چوون بۆ جیهاد اعتیادی لەگەڵ مسلمانانە. بەڵام ئیشەکەیانەوە نەبووە کە بچنە ناو کافرەکانەوە بە شمشێر شەڕ بکەن. وەگونجاوە ئافرەتێک کە توانایی هەبووە بە شمشێر شەڕ بکە، توانایی هەبووە بە شمشێر شەڕ بکە، ئەویش بە هەمان شێوە بچێتە ناوەوە شەڕ بکە لە بەرامبەر پیاوانە، وەکو ئوم عەممارە نوسەیبەی کچی کەعب کە لە جەنگی ئوحودا بەشدارە بێ و دیفاعێکی زۆر لە رسول الله کە صلی الله عليه وسلم هەم خۆی هەم مێردەکەی هەم دوو کوڕەکەی. جا بۆیە لەو حاڵەتەیە کە ئافرەتان جیهاد ئەکەن وەکو حاڵەتێکی ئاسایی نییە. بۆیە زانایانمان تێکەڵبوونی پیاوان لەگەڵ ژنان ئەکەن بە سێ بەشەوە. بەشێکیە فەرموون الاختلاط بالمحارم، تێکەڵبوون لەگەڵ محرەمەکانی خۆی. ئەفەرموون هذا جائز ومنه صلة الرحم، ئەوە دروستە هیچ کێشەی نییە. وەسیلەی ڕەحمیش بەهۆی ئەوە واگە کە تۆ بڕۆی بە خوشکەکەت و خوشکە زاکانت و بە پورت و بە لە دایکتەوە بێ لە باوکتەوە بێ بە نەنکت و بەوانە بڵێ چۆنن چاکن حاڵتان چۆنە هەواڵیان پرسی واگەداریان بێ. ئەمە شتێکی ئەتیادی، ئەمە شتێکی باشیشە، سیلەی ڕەحمە. و جۆری دووەمی اختیلاط پێوترێ الاختلاط لحاجە، تێکەڵاوبوون بۆ پێداویستی، وەکو چی؟ وەکو جیهاد کێسە باسمان کرد. ئوم سەلەمە بەڵێ لەگەڵ عایشە خاتونە ڕۆشتون بۆ جیهاد، بەڵام تێکەڵاوی پیاوەکان نەبوون بە شەڕ، تەنها ئەوەندە نەبێ ئاویانە هێنا و برینیان ئەپێچا هی بریندارەکان لەبەرەوەی هەرویشیان پێکرا. باشە؟ و ئەنەسی کوڕی مالک ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ من بینیم ئوم سەلەمە و عایشە خاتون ئاویانە هێنا بۆ برینارەکان و برینەکانیانە پێچان حتا دەستیان سەردەسەکانیان هەڵکردبوو، بەسی قۆڵ و باڵ نییە تایارە. کاڕۆی تەماشاکەی لە شەرحیە و فەرمودەیە زانایانمانە فەرموون مەبەستی ئەوەیە ئەوسا ئافرەتان قۆڵیان بەرەدرایەوە لە سەر و پەنجەیانەوە، چونکە دەستکێژ نەبوو لە دەسیکەن، کەفیان بە کراسەکەیان ئەشاردەوە کە درێژ بوو. بەڵام کاتێک کە چوون ئاو بێنن کراسێک بەسەر دەست و پەنجەکان تابێت و ئاو پێڵ ناگیرێ و پێو ناهێنرێ، پەنجەکانیان دەرخست بوو بۆی بتوانن گۆزە و مەرکانەکان بە باشی بگرن ئاوی پێبێن. نەکتۆبەی ئەم ڕیوایەتە بێنی بۆ مجاملەکردنی علمانیەکان و دیموکراسیەکان و مشرکین بڵێ قۆڵیان ڕوت کردووە حربەو نەسە. بوهتان بکەی بۆ دایکانی مانداران خێزاکانەکانی رسول الله صلی الله عليه وسلم لەگەڵ کابرایەکی علمانیە بڵێ قۆڵیان ڕوت کردووە، وا پیشانی بێت تا ئێرە قۆڵیان ڕوت کردووە. سبەینێک چۆڵەیەکی جامیعە کە ئەما بیستێ ئەڵێ جا ژنی رسول الله قۆڵی تاویا ڕوت بووێ با من تایارە بێ، و ژنی رسول الله تێکەڵی پیاو بوو بێ با من بچمە باوەشیشی. وایە ئەمە ئەم حادیثەی کە ئێستا باسمان کرد ئەمە بۆ پێداویستیە، بۆ حاجەیە، ضەروریاتە. باشە؟ تۆ بیهێنی بیکەی بە شتێکی مطلق بۆ هەموو کاتێ، زان وەکو چی وایە گۆشتی مردارەوە بۆ حەڵاڵ هەموو کاتێ بیخۆن. ئەبێ وا بڵێم کافر نابن پێی گۆشتی مردارەوە بڵێک حاڵەتە حەڵاڵە بوو. ئیضطرار ناچار بی ئەگەر نەیخۆی بمری، ئەوەندەی لێ خۆی کە نەمری. ئەم تێکەڵاویەش لەویایە ئەوەندەی لێ دروست بووە، زیاتر نا. و ئەو دەست دەرخستنەش لەویایە کە کاتیر دەریان نەخستووە، ئەوەندەی لێ دروست بوو. تۆ بێی تێکەڵاویەکە مطلقکەی بڵێ دروستە تێکەڵاو بن، و لەو لاشەوە بێی دەست دەرخستن بکەی بە قۆڵ ڕوتکردن بۆ کێش بۆ ژنی رسول الله صلی الله عليه وسلم. باشە؟
بێ ئەوەی هیچ شەرمتیا بێ حیاتیا بێ هەر دینی شتیانە بێ نەعیلاج دینی شتیانە بێ بڵێ با بڕۆم 4 شەرحیان فەرموودە بخوێنمەوە با بڕۆم بزانم ئەم جۆرە مامەڵەیە لە چ حاڵەتێکا بووە بۆچی بووە گوایە منێسە بە تۆ بڵێم بڕۆ گۆشتی بەراز بخۆ حرام نییە لە یەک حاڵەتە حەڵاڵە زۆرێ بۆ بێ هیچێ لە بەردەسانە بێ ئەوە نەیخۆی لە برسە ئەمری ئەوەنی لێ بخۆ کە نەمری بۆیە حاڵەتی اضطرار وەکو حاڵەتی اختیار نییە جیاوازە ئەوان لە جیهادان کەسیان نییە ئەو کارەیان بۆ بکەن ناچارن یەکە بانکەن بۆیان بکە ناچاریە ئیگنا لە حاڵەتی ئاساییە تەماشا بکە الله جل جلاله فەرمێکی وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب ذلك أطهر لقلوبكم وقلوبهن ئەگەر ویستان پێداویستیەکی شتێک کە پێویستانە ضرورە داوایکەن لە ئافرەتێ چۆن داوایکەن لێ من وراء حجاب لە پشت پەردەوە وەدنیە ڕوبەڕوو باشە ئەوە باشترە بۆ دڵی ئێوە و بۆ دڵی ئەوانیش